ڕەوشی میدیای ئیسلامی لە پانێڵێکدا خرایا بەرباس و گفتوگۆ. بسم الله الرحمن الرحیم. لەو کاتەی بۆشایەکی گەورە لە نێو کەناڵە ئاسمانیەکانی هەرێمی کوردستاندا هەبوو، ئەویش نەبوونی کەناڵێکی ئیسلامی بوو. کەناڵی ئاسمانی پەیام لە 1 کانونی یەکەمی ساڵی 2008 بەخشی خۆی داگیرساند و ئەم ساڵیش فوو لە مۆمی 11 ساڵی تەمەنی دەکات و مۆمی 12 ساڵی کارکردنی دادەگیرسێنێت. با بڕوای شارەزانی بواری ڕاگەاندنیش کەناڵی ئاسمانی پەیام ڕۆڵێکی گەورەی لە پاراستنی بەها بەرزەکانی کۆمەڵگا و نیشاندانی خەم و یەشوژانی گەلی کورددا هەبووە. لە ڕاستیە پیرۆزبایی لە کەناڵی پەیامەکەم بەبوونی 12 ساڵی ڕاگەاندن و دامەزراندنیەوە ئەکرێ بڵێن پەیام هەموو کەناڵی ئیسلامیەکانی تریژوە بە تایبەتی پەیام لەماوەی ئەم 12 ساڵە هەنگاوی باشی ناوە کارێکی باشی کردووە، چونکە خۆی کاری ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە کارێکی قورسە لەبەرەوەی ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە خۆی لە قەیرانایە. اینجا ڕاگەاندنی حیزبی و ڕاگەاندنیش ئەو بۆ خۆی قەیرانەکە دوو جار زیادەکە. تۆش ڕاگەاندنێک کە لەژێر فلتەری ئایدۆلۆژیایەکی ئیسلامیە و دەستکراوەیەکی وات نەداتێ کە بتوانیت بەو شێوازەی کە خۆت ئەتەوێ لەبەر ئەو ڕەچاوی بارودۆخە ئیسلامیەکە ئەو کارانە بکەی وەتوانم بڵێم هەنگاوی باشی ناوەوە باش توانی وێتی 12 ساڵی تەمەنی بەو ئەرکە قورسەوە بەو ئیمکانیەتە کەمەوە بەو پابندبوونە حیزبی بوون و ئیسلامی بوون و ڕاگەیاندنی بوون و پیشەیی بوون و شەفافیت بوون لەم ئەرکە قورسا باش توانیوێتی هاوسەنگی کارەکانی بپارێزێ. کەناڵێکی تاندازێکی زۆر کراوە بەڕووی میواندارێتی خەڵک و جەماوەر لە کۆی خەڵکی لایەنەکانیان ئایدۆلۆژیەکی تایبەتیان هەیە بەبێ لە بەرساوگرتنی لایەن یاخۆت خوێندنەوەی ئایدۆلۆژیا میوانداری خەڵکێکی ێزگار زۆری کردووە لە هەموو لایەک بۆی لەو ڕۆ پێمان خۆشەوە پێمان خۆشە کە لەسەر ئەو نەهجوو بەرنامەی خۆی بەردەوام بێت و کەناڵی پەیام تایبەتمەندێکی کە هەیە کە بریتە لە گرنگیدان بە پرسەنەتەوەیی و نیشتیمانیەکان چ ئەوانی ناوخۆی هەرێمی کوردستان چ بەشەکانی دەکەی کوردستان بۆیە من ئومێد دەکەم کە هەم لەسەری بەردەوام بێت هەم لەسەر زیاترش برە و بەو بوارەدا بە گرنگیدان بە پرسەنەتەوەی نیشتیمانیەکان. کەناڵی ئاسمانی پەیام میدیای فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستانە، بەڵام وەک کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ باسی دەکات پەیام تەنها بڵندگۆ و منبەری حیزبەکەی نەبووە، بەڵکو ڕاشکاوانە سەکۆی ڕاستیەکان بووە لە هەر کوێ و لای هەرکێ بوو بێت. سەرەتا من لە 12 ساڵیادی دامەزراندنی پەیام پیرۆزبایی و دەستخۆشی لە بەڕێوەبەر و ستاف و هەموو کارمەندەکانی دەکەم و جێی خۆتی دەستخۆشی لەوانش دەکەین کە ئێستا لە پەیامە نەماون بەڵام ڕۆژانێک خزمەتیان لەو کەناڵە کردووە دەستخۆشییان لێ دەکەین و ئەم کەناڵە پێم وایەکێ لەو نیشانانەی کە خەڵکی شایەتی بۆ دەدەن خەڵکی کوردستان کە کەمتر حزبیە بەڵێ کەناڵی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و ئێمە پشتیوانی دەکەین و ئێمە کۆمەکی دەکەین، بەڵام لەگەڵەوەدا ئێمە پەیاممان تەنها بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان ناوێ و ڕێنمایی ئێمە و تەوجیهاتی ئێمە بەردەوامەوە بووکەوە هەر شتێک خزمەت بە ئاو نیشتیمانیان دەکا، خزمەت بە ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کوردستان دەکا، ڕێگریمان لێ نەکردوون و پشتیوان بووین کە خزمەت بە بابەت و مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان بکات. کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی گرنگی تایبەتی با پەیامی بەرزی ئیسلام و مەڕاسیمە ئاینەکان داوە کە هەوڵێکی زۆر هەبوو بۆ کاڵکردنەوە لە بیربردنەوەیان و لە پرس و بابەتە نیشتیمانەکانیشدا ڕۆڵێکی یەکجار گەورەی هەبووە و لە پاڵ کارەساتەکانی سەرمیلەتی کورد بەرگریکارێکی سەرسەختی پاراستنی خاک و خەڵکی کوردستان بووە. هاوکات لە بەرنامە و بەرهەمەکانیدا پاراستنی شیرازی خێزانێکێک بووە لەو تەوەرە سەرەکیانەی کاری لەسەر کردووە. لە پاڵەمانەشدا خاوەنی سیاسەتێکی ڕاست و ڕاشکا و خزمەتگوزار بووە و هەرگیز بە هیچ فشار و بەخششێک چاوی لە مافی ڕەوای هاوڵاتیان و خەم و ئێش و ژانەکانیان نەپۆشیوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.